منداڵان ئاسیب پەزیرترین توێژی کۆمەڵگای ئێران. ئەوەی کە لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا بەسەر منداڵاندا هاتووە لە هیچ شوێنێکی دیکەی ئەم جیهانە هاوتای نییە. لە ماوەی 40 و چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ دیاردەگەلێکی کارە ساتبار سەبارەت بە منداڵان بەرەوڕوو بووین. منداڵانی سەرباز، منداڵانی کار، منداڵانی گیرۆدەی ماددە هۆشبەرەکان، هاوسەرگیری منداڵانی کەمتەمەن، ئەزیەت و ئازاری منداڵان، حیجابی زۆرم لێ بۆ کچانی کەمتەمەن، ئێعدام و زیندانیکردنی دایکان و باوکانێکی کە خاوەنی منداڵانی کەمتەمەن بوون و هەروەها بێسەرپەرشتکردنی منداڵان، تەمبێکردنی منداڵان لە مەدرسەکان، بەشداری پێکردنی زۆرم لێی منداڵان لە ڕێوڕسمە ئاینیەکان، بە بەسیجکردنی منداڵان و گەلێک کارەساتی تر. کەمنین ئەو بنەماڵانەی کە توانایی دابینکردنی ژیانی کچانی کەمتەمەنی خۆیان نییە و بە ناچاری مل دەدەن بە هاوسەرگیری ئەوان لەگەڵ کەسانی زۆر بەتەمەنتر لە خۆیان. بە پێی راپۆرتی ناوەندی زانیاری ڕێکخراوی سەبت و ئەحواڵی ڕژیم، ساڵانە لە نێوان 1500 بۆ 2000 منداڵ لە دایکانی تەمەن کەمتر لە 15 ساڵ لەدایک دەبن. دیاردەیەکی پڕ لە شەرمەزاری ئەو تۆ لە زۆر یەک لە وڵاتەکانی جیهان بە دەستڕێژی بۆ سەر منداڵان لە قەڵەم دەدرێ و وەک تاوانێکی گەورە چاوی لێ دەکرێت. بەڵام ئەمڕۆ لە ئێران وەک ئەمرێکی ئاسایی و یاسایی هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت. لا جەهەنەمێکدا کە کۆماری ئیسلامی بۆ ئەم منداڵانەی خوڵقاندووە، ملیۆنان منداڵ بۆ زیندومانەوە ویان دابینکردنی بژێوی ژیانی خۆیان و یارمەتیدان بە بنەماڵەکانیان ناچارن لە بری چوون بۆ مەدرسە و تێپەڕکردنی قۆناغی مناڵی خۆیان کە مافێکی سروشتی هەر منداڵێکە شام بدەنە بەرکاری قورس و تاقەت پڕۆکێن. لە شارەکانی ئێران هەموو ساڵێک ژمارەیەکی زۆرتر لە منداڵان ناچار دەبن دەست لە خوێندن و ڕۆیشتن بۆ مەدرسە هەڵبگرن و بۆ پەیداکردنی بژێوی ژیان ڕەوانەی ناو بازاڕی بێڕەحمی کار دەبن. لە ئێران هیچ ئامارێکی ڕاست و دروست و باوەڕپێکراو سەبارەت بە ڕێژەی منداڵانی کار لە بەردەستانیە. ئامارە ڕسمیەکان باس لە بوونی 2 ملیۆن منداڵی کار دەکەن، بەڵام بە گوێرەی ئامارە ناڕسمیەکان ژمارەی منداڵانی کاری تەمەن کەمتر لە 15 ساڵ نزیکەی 7 ملیۆن منداڵن. توندوتیژی دژ بە منداڵان لەم کۆمەڵگایەدا دیاردەیەکی ئاساییە. منداڵان لە زۆر یەک بنەماڵەکان، مەدرسەکان لە شوێنی کار و سەرشقامەکاندا دەکەونە بەر ئەزیەت و ئازاری جەستەیی. ناوەندەکانی فێرکردن و بارهێنان کە هەنووکەش توندوتیژی لە جی منداڵان تیاندا بەڕێوە دەچێت، شادی و خۆشی لە منداڵان زەوت دەکات، لەگەڵ شادی و هەڵپەڕکەی منداڵان دژایەتی دەکات، موزیکی لێ قەدەغە کردوون و منداڵان ناچار دەکەن لەسەر کلاس و دەرەوەی کلاسەکانی دەرس گوێ بۆ قسەی ئاخوندەکان و تۆمارە دەنگیە مەسەبیەکان بگرن. ناوەڕۆکی کتێبە دەرسیەکانیان پڕ کردووە لە بابەتی خورافە و دژە زانستی و بەر بە گەشەی توانایەکانی دەگرن. ئەوەندەی لە فکری هاوسەرگیری منداڵانی 9 ساڵ و 10 ساڵدان نیو هێندە لە فکری وەرزش و فێرکردنی مۆسیقا و پەرەپێدان بە عیلم و زانستدانین. ئێعتیاد، توندوتیژی، زیندانیکردنی دایک و باوکەکان بە هۆکاری سیاسی ویان تاوانی ئاسایی، جیابوونەوە و تەلاق ویان کۆچکردن بۆ پەیداکردنی کار لە ناوخۆی وڵات و ویان بە هۆکاری سیاسی لە دەرەوەی وڵات بە هەزاران مناڵی لەگەڵ گیر و گرفتی جددی ژینگەی و کۆمەڵایەتی بەرەوڕوو کردوێتەوە. حکوومەتی ئیسلامی ئەمڕۆکە نەتەنیا بەشێکی زۆر لە منداڵانی تا ئەو جێگایی کە توانی بێتی تووشی بێ هیوایی و گەلێک کارەساتی دڵتەزێن کردووە، بەڵکو دوا ڕۆژی کۆمەلگا و داهاتووی ئەوانیشی بەمەبەست و لە خزمەت بە بەرژەوەندی و بەردەواممانەوەی سیستمی کۆنەپەرستی مەسەویدا ئاراستەی سیاسی کردووە. توێی شەڕ و توندوتیژی لەناو ئەواندا چاندووە و 40 و چەند ساڵە قسە لە خوێن و شەمشیر و شەڕ و نەفرەت دەکات. منداڵانێکی کە شایەدی ئەعدام و لێدانی شەلاق لە پێشچاوی خەڵکن، شایەتی توندوتیژی هێزە نظامی و ئەمنیەتیەکانن لە شەقام و شوێنە گشتیەکان لە دژی دایک و باوک و هاوسا و هاوشاریەکانی خۆیانن، گەلێک زیانی ڕۆحی و ڕەوانی قورسیان بەردەکەوێت کە هیچ کات قەرەبوو ناکرێتەوە.
ئاشکرایە کە منداڵان بۆ خۆیان توانایی گۆڕینی ئەم هەلومەرجە دشوار و مەترسیدارەیان نییە و هیچ مرۆڤێکی خاوەن هەڵوێست و بە شەرەفیش نایهەوێت منداڵانی ئەم کۆمەلگایە لە ئاوا بارودۆخێکی دژواردا ببینێ و خوازیاری گۆڕینی ئەم دۆخە نەبێت. ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای ئێراندا دەگوزارێت چارەنووسی چارە هەڵنەگری منداڵان نییە و ئەم بارودۆخە دەکرێ و دەبێ بگۆڕدرێت. ڕژیمێکی کە هانی منداڵان دەدات بچن بۆ سەربازی و پچنە سەر مینە چێندراوەکان بە سەپاندنی هەژاری بەسەر بنەماڵەکانیاندا ناچاریان دەکا بەکردنی هاوسەرگیری کەمتەمەن بە پەرەپێدان بە ئیعتیاد و توندوتیژی لە کۆمەلگادا زیانی و ڕۆحی و جەستەیی پێگەیاندون. ئەوانی لە مەدرسەی ئەمڕۆیی و ئیمکاناتی خوێندن لەسەر بنەمای علم و زانستی جیهانی بێبەش کردووە کەمترین ئیمکاناتی تەفریحی ئاموزشی و وەرزشی بۆ دابین کردوون شایستەی مانەوە لە دەسەڵات و دیاریکردنی چارەنووسینەوەکانی داهاتووی وڵاتی نییە.